ئەو حرامانەی کە هەمووی زیان بەخشە بەس لەوە خۆت بە دوور بگرە عاقیبەتەکەت چییە؟ عاقیبەتەکەی تۆ بەهەشتێکی نەبڕاوەی هەتاییە. ئێستا ئەو دوو نمونەی ژیان لەبەر دەستمانە. ئینسان با هەڵبژێرێ، ئینسان با هەڵبژێرێ. چۆنە براکەم؟ ئینسانی عاقڵ کامی هەڵدەبژێرێ؟ نمونەی دووەم یا یەکەم؟ دووەم هەڵدەبژێرێ. ئەی چێ یەکەم هەڵدەبژێرێ؟ عاقڵ یا بێعەقڵ؟ ها؟ بێعەقڵ هەڵی دەبژێرێ. با نمونە بێنمەوە لەسەر بێعەقڵی. مناڵ عەقڵی هەیە؟ مناڵی بچووک نیەتی، وانە؟ زۆر باش. مناڵێک بێنە لەگەڵ باڵغێکی عاقڵ بێنە، باوکێک دوو مناڵی هەیە، مناڵێکیانی تەمەنی 2 ساڵە یا 3 ساڵە، مناڵێکیانی کوڕێکیانی تەمەنی 25 ساڵە. دەڵێ وەرن هەردووکتان باشە باوکەوە هاتی، 2 پاداشتم پێیە بۆتان، 2 هەدیەم پێیە بۆتان، کامەی هەڵبژێرن پیرۆستان بێ. یەکەمیان چییە؟ یەکەمیان ئەوەیە تا 1 ساڵ ڕۆژی 3000 دینارت بۆ هەیە بیخۆیت، دوای ئەو ساڵە 10 دەفتەر دۆلار دەدەمێ. باش، ئەمە اختیاری یەکەم. اختیاری دووەم چییە؟ اختیاری دووەمیان ڕۆژانە 50,000 دینار لەبەردەست. ئەو 50,000 دینارە ئەنواع شەربەتی پێ بکڕا، ساردی پێ بکڕا، نقڵ و چکلێتی پێ بکڕا، سیارەی پێ بکڕا، یاری پێ بکڕا، ڕۆژی 50,000 لەبەردەست هەموو ڕۆژێک. مناڵەکە کامە هەڵدەبێت، بەڵام دوای ئەو ساڵە دینارێکت نادرێتی. مناڵ کامی هەڵدەبژێرێ؟ مناڵەوەی هەڵدەژێت. جا من ڕۆژی 50 هەبێ مناڵەکە، جا مەژڵێ 50,000 بێنە بۆی بەشت بدە لە پێش چاویدا بنێ، ئەوەت دەوێ یا 3000 دەوێ. مناڵەکە شتە خۆشانەی دەوێت، دەڵم نەوەم دەوێت. بۆ چکە مناڵ عەقڵی ئەوە نییە بیر لە داهاتوو مستەقبل بکاتەوە. بەڵام ئەی ئەو کوڕی کە عاقڵە و 25 ساڵە دەڵێ باوکەمانە هیچ نییە، نەوەڵا ڕۆژی 3000ەکە بێ، بەڵام چی؟ دوای ساڵەکە تۆ 10 دەفتەر دۆلارم بدەیت تێ، بتوانم سیارێکی پێ بکڕم، بتوانم ژنی پێ بێنم، بتوانم خانووی پێ بۆ خۆم جێگایەکی پێ تەرتیب بکەم. وەڵا ئەوەم دەوێت. ئێستا سەبر دەگرم، ساڵێکی هیچ نییە، سەبر دەگرم. براکەم نمونونەکان ئاوان یعنی بە تەقریبی دەیڵێم. کابرای کافر وەڵام من ڕابواردنم دەوێت. چیم داوە لە حۆری بەهەشت، چیم داوە لە باغاتی بەهەشت، بەهەشتی چی و قیامەتی چی؟ ئێستا با من ڕابێرم تەواو، ئەوی تر هیچ نییە. ئەی ئیماندار؟ نە ئیماندار دەڵێ نە، الحەمدولله لە دنیاش خوای گەورە حەڵاڵی بۆ حەڵال کردو. یعنی تۆش بۆ تێژن تەبێ، بەڵێ بۆ نییە، بۆ تێ کافرەکە بەڵام گوێ ناداتە ژنێ، ئەچێ زینا دەکات تۆ بە حەڵاڵی دیکی. یعنی بۆم هەیە نان بخۆم، ئەرە وەڵا خۆشترین خواردن بخۆ، چێ ڕێت لێ دەگرێت؟ قل من حرم زینة الله التي أخرج لعباده والطيبات من الرزق. چێ زینەت و جوانی؟ یعنی بۆم هەیە قاتێکی جوان لەبەرکەم، ئەی بۆ دنیا. إن الله جميل يحب الجمال. قاتی جوانیش لەبەرکە، بۆنی خۆشیش لە خۆت بدە، با سیارەی جوانیش دێ، بەڵام حرام نە، وریا بڕیبا نەکەیت. ئەنواع یعنی شەربەت بخۆرەوە، بەس عەرەقەکە نەخۆیتەوە. بڕۆ کەسابەت کە یاخوا دەبیتە گەورەترین دەوڵەمەند، بەڵام دەست بۆ ماڵی حرام نەبیت. ئێستا عاقڵ کامی دەکات؟ دیارە. کەواتە ئەوانەی دنیا هەڵدەبژێرن عەقلیان وەکو عەقلی چێوە؟ وەکو عەقلی منداڵەکەیان نا، وەکو عەقلی ئەوە. وما عند الله خير للأبرار. كواتا تاوكو إما أبرار بين شاكا كار بين أوي لا إخواب وإما باشترا وقورترا وزياترا. والحمد لله وصلى الله وسلم على رسول الله.